گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر سڵاو لێبێ، زۆر بەخێر بێی. بەخێراتی سەرچاو. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت. ڕەنگە باشترین و کەسانە بی کە قسە بکەی لەسەرم پرس و باس و بابەتە، چونکە ئەم خۆت کەسێکی ئاگادار و پسپۆڕەتی خۆتە مەسەلەی موچە و دارایی و زۆر بەتەنگ ئەم بابەتەش بووی لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا. بەڕاستی من مجاملە نییە، بڵم لە بەرنامەکەی کورد پێویستی بۆیە نوێنەرانی وەگەوەی هەبێ لە بەخدا. دکتۆر، نووسراوەکەی وەزارەتی دارایی چی بوو لە پڕ؟ یعنی جۆرێک لە شۆک بۆ سپرایز بوو بۆ هەموو لایەک. تۆ چاوەڕێی شتێکی وات دەکرد؟ لە ڕاستیان بەداخەوە ینی شتێکی چاوەڕوان نەکراو بوو. من هەفتەی ڕابردوو ڕۆژی چوارشەمە کە ئەو نووسراوە بڵاو کرایەوە خۆم لە وەزارەتی دارایی بووم کۆڵە بەسەر بابەتەکە یاچووم بۆ هەندێک پرسی کە پەیوەندی هەبوو بە هەندێک لە توێژەکانی خەڵکی کوردستانەوە بە تایبەتی 100,000 مینحەی خانشینەکان و هەروەها بە هەمیشەیەکردی گرێبەستەکان بە تایبەتی ئەوانەی کارمەندانی کۆمیسیۆن. چەند بابەتێکی تر هەبوو کە من لە ماوەی ڕابردووان نووسراوم کرد بۆ وەزارەتی دارایی بە دۆداچوونمە کرد بۆ ئەوانە و عادەتەن ڕۆژانی چوارشەمە وەزیری دارایی و زۆرێک لە وەزیرەکانی حکوومەتی فیدراڵ دەرخانیان کردووە بۆ دیداری پەرلەمانتاران ئەگەر ئیشیکیان نەبێت. چوارشەمان لە وەزارەتن، منیش دواوێکەوە موعیدم وەرگرت و سەردانی وەزارەتم کرد. یەکێ لەو پرسانەی کە لە کۆتایی گفتوگۆکارمانە لەگەڵ وەزیری دارایی هاتمە سەری کە قسەی لەگەڵا بکەم، وتم چاوەڕێمانە کرد بڵێ وا موچە ئەنێرین سبەینێ و دوو ئەمڕۆ پرسیارم کرد بەلامەوە سیر بۆ وەڵامەکەی وتی تەواوتر موچە نانێرین. بەڕاستی وەکو ڕێزیستوەمە وەکو شۆکێک وا بوو بۆ ئێمە لەگەڵ وەزیری دارایی تۆزێکی مشتۆمڕمان بوو لەسەر ئەم پرسە کە چۆن موچە نانێرێ. ئەمە پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە باسی لەوە کردکەوە هەرێم هیچ پارێکی نەماوە تەواوتم تۆ ئەوە بۆ کێکیکە باسکە من خۆم لە لیژنەی داراییم، ئێوە قانونی موازنتان نەناردووە، هێشتا ئێمە خشتەکانی بودجەی داهات و خەرجی 2025مان پەسەند دەکەوە تاوەکو بزانین پشکی هەرێم چەندە تاوەکو ئەوەی کە لێ ڕۆیشت بێ و حکوومەتی فیدراڵی هەر خۆی بە 1/12 بودجەی ساڵی پار ئەڕوا بەڕێوە و ئەم 4 مانگی ڕابردووش کە هەرێم موچەی وەرگرتووە هەر لە زمانی ئەو پارەیە کە ساڵی پار نزیکی 11 تریلیۆن 500 ملیار بوو بۆ موچە بۆ هەرێمە هاتووە کە 1/12 مانگانە نزیکی 958 ملیار دینارێک کە ئەوەتان بۆ ئێمە ناردووە. واتە هیچ مبررێک نییە بۆی کەوا بڵێ لە ڕووی محاسبیەوە لە ڕووی قانونیەوە کە بڵێ موچەی تر نانێرم. لەبەرەوە بابەتەکە بەڕاستی وەکوتم بابەتێکی ناخۆش بوو. چیوە جوابەکەی چی؟ وەکوتم ئەوانەی کە لە ناو نووسراوەکەی بڵاو کرایەوە تەنها ئەوەی ئاماژەی بۆ وایە جارێکی کە هەرێم پابند نەبووە، هەرێم داهاتی ڕادەست نەکردووە و پشکی هەرمی کوردستان کۆتایی هاتوو. ئەمانە وەکوتم هەندێک پاساون کە هیچ بنەمایەکی نییە لە کاتی خۆیان وتشم، یعنی هیچ بنەمایەکی نە یاسایی هەیە نە ژمێریاری هەیە بەڕاستی. بەڵام ئەوەی کەوا لێ تێگەیشتم لە بابەتەکە ئەوەیە کەوا ئەمەی لە ئێستا زیاتر بابەتەکە سیاسیە، یعنی هۆکارەکان کە وای کردووە ئەو با بڵین هەڵوێستە هەبێت لەلایەن وەزارەتی دارایی فیدراڵەوە بەداخەوە. باشە دکتۆر، هیچ دەرچەیەکی یاسایی هەیە پاڵپشت بە بڕیاری با بڵێن دادگای اتحادی؟ یعنی دەرچەیەک هەبێ بۆ ئەوانیش کە بڕیارێکی لەو شێوازە دەربکەن؟ خۆی لە ڕاستیە هەر بڕیارەکە من نزیکی 11-12 خاڵم نووسیوە لەسەرەوەی کەوا ئەمە بڵێن نایاسایی و ناژمێریارەکەی کە ئەم بڕیاری لەسەر دەرچووە. یەکەم ئەمە پێچەوانی دەستوری عێراقا ئەم بڕیاری حکوومەتی فیدراڵ و وەزارەتی دارایی، چونکە مادەی 14 دەستور مافی یەکسانی یاوە بە هەموو عێراقیەکان. خاڵێکی ترەوەی پێچەوانی بڕیاری دادگای فیدراڵیە ژمارە 224 کە ساڵی پار لە 21 شوباتا دەرچوو کە پێدانی موشەی هەرێم پابندیە کە لەسەر حکوومەتی فیدراڵ و بێ جێبەجێکە و خاڵی شەشی ئەو نووسراوە بازەوە کە ئەگەر هات و هەر هۆکارێک هەر ناکۆکێکیش هەبێ بەهۆی پابندیەکانی هەرێمەوە نابێت ڕێگر بێ لە بەردەوامیدان بەدابشکردنی موچە. ئەمەش جارێکیکە بڵین سەرپێچیە. خاڵێک کە زۆر جەوهەریە بەڕاستی لێرانەیە ئەو هەڵوێستی وەزارەتی دارایی کە بڵین کتوپڕ بوو چاوەڕوان نەکرا بوو. ئێمە لە مادەی 13 قانونی موازنەی 3 ساڵەیە خاڵی حوتەم لە مادەی 13 بڕگەیەکمان دەستنیشان کردووە کە ئەگەر هات و هەر ناکۆکیەک دروست بوو لە نێوان هەرێم و بەغدایە لەسەر ماف و پابندیەکان پێویستە لیژنەیەکی هاوبەش لە هەردوو لاپێک بهێنرێ لە ماوەی 30 ڕۆژە پێشنیاز و ڕاستبادەی خۆی بخاتە ڕوو بۆ چارەسەرکردن کە حکوومەتی فیدراڵ ئەمەی نەکردووە. یعنی لە ماوەی ڕابردووە دایمامان بیست لە مانکانی ترە هەندێک تێبینیان هەبوو لەسەر لیستەکان، لەسەر ماوەکەی، لەسەر میزان مڕاجعە کۆمەڵ ئەوانە، بەڵام
هیچ کار نەگەشتەوەی کەوان ناکۆکیە پێویست بە دروستکردنی لیژنەیەک بکەوە تەنانەت ئەم مانگەش چاوەڕوانیەوەمانە کردێمە هەفتەی ڕابردوو یا سەردایم هەفتەیە موچە دابەش بکرایە چاوەڕوانیەوەمان نەکردکەوە ناکۆکیەکە بگاتە ئەوەی کەوا بڕیارێکی لەو شێوەیە دەربکرێ یەکلایەنە یعنی لانی کەمە بواە ئەگەر هەر ناکۆکیێکی شەوێ یار کێشێکی شەبێ بەپێ ئەو مادەی قانونی موازنە لیژنەیەک تەشکیل بکرێت بۆیە من بە وەزیری داراییشم وت هەر بە هەماشێوە کە ئەمە سەرپێچی ئەو مادەی تری یاسای موازنەشە هەر خۆی لە ڕووی قانونیەوە وێڕاوەی کە وەکوتم لە سەرتاوە قانونی یاخود بڵین خشتەی داهات و خەرجی ساڵ 2025 پەسەند نەکراوە لە پەرلەمانتایمە بزانین پشکی هەرێم بۆ ئەم ساڵ چەندێکە و پێ ئینفاقی فعلێکە چەندی ڕۆیشتۆ چەندێکی ماوە لەبەرەوە کۆمەڵێک با بڵین هۆکار هەیە کە لە ڕووی یاساییە و لە ڕووی ژمێرارۆمە وەڵاممان پێیە بۆ وەزارەتی دارایی فیدراڵ بەڵام ئەوەی کە وەکوتم لێ خوێنیتەوە لەم بابەتە تەنها بابەتێکی با بڵین هۆکارێکی سیاسی زیاتر لە پشتە باشە دکتۆرەوەی کە دەوترێ نیوەی داهات کە لەسەری ڕێکەوت و نیوەی داهاتەکە کەمە و خۆمانگی ڕابردوش مانگەکانی پێشووتریش هەرێمی کوردستانە ئەم مانگە 50 ملیاری ناردۆمانکانی تر 49 نار 50 نار ینی هیچ گرفتێک لەمانەدا هەیە خۆی ئەمانە نێمەناڵی نییە یاخود لە تاسەد هەمووی کێشەکان کۆتایی پێ بەڵام ئەمە با بڵێن ڕێکەوتنی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵە ئێمە لە سەرەتای ساڵی 2025 شاندی هەردوولا لە بەغدا نزیکی هەفتەیە کۆبوونەوە بوون و دواتە ڕایانگەیان کە ڕێکەوتون لەسەر موچە و شایستەکانی هەرێم لە ساڵی 2025 و بە تەواوی موچە زامن کراوە بۆ 12 مانگ و حکوومەتی فیدراڵ خۆشی لەسەر ئەم بابەتە ڕازی بووە وەکوتیشم ئێمە لە ئێستاە حکوومەتی فیدراڵ خۆی هەمووی بە پێ قانونی ئیدارەی مالی بە ڕێژەیەک لەسەر دوانزەی خەرجی ساڵی پارکە نزیکی 160 تریلیۆن دینار خەرج کراوە لە کۆی بودجێ عێراق و بە یەک لەسەر 12 دام و دەستگاکانی خۆی بابڕێەوە بە موچەشەوە کە لە زمنی ئەو خەرجیانەیە وەرێمی کوردستانیش بەپێ ئەوە بێ مافی خۆیەتی ئەو 11 تریلیۆنیوە لانی کەم ئەگەر هیچ بودجەیەکیش پەسەند نەکرێ بۆ ساڵی 2025 پێویستە موچە بە بڕی 11 تریلیۆن 500 میلیارد ئەم ساڵ بێ بۆ هەرێمی کوردستان کە ماگانەوە کوتم نزیکەی 959 میلیارد میلیارەکە تقریبا بێت بەپێی ڕێژەیەک لەسەر 12 بەپێی قانونی ئیدارەی مالی ئەگەر وتمان بودجێ 25 پەسەند نەکرێ خۆشی ئەمە جارێکی تر ئەگەر نەیە مخالفەیە خو سەرپێچێکی تری قانونی موازنە لەبەرێکە ئەمە لە مادەی 77 قانونی موازنەکەیە ئیلزامە لەسەر حکوومەتی فیدراڵ ڕاستە یاسای بودجە بۆ 3 ساڵ بووە بەڵام ساڵی 2023 و 2024 هەریەکان خشتەی داهات و خەرجی خۆی هەبوو لە پەرلەمان پەسەند کراوە پێویستە بۆ 2025 بە هەمان شێوە کە ئێمە ئەمڕۆ و لە سەرەتای مانگی شەشاین و هێشتا حکوومەتی فیدراڵ خشتەکانی 2025 نەناردووە بۆی لە پەرلەمانەوە پەسەند بکرێت تا شەرعیەتێک وەربگرێ بۆ کۆکردنەوەی داهات و بۆ خەرجیەکان بۆی ئەمەش جارێکی کە دوای بڵێن جۆرێکی کە لە سەرپێچی لە یاسای موازنە بۆیە بەڕاستی مەسلەی ڕێگ نەکەوتن لەسەر یاخودبوونی تێبینی لەسەر بڕی داهاتە نانەوتەکانی هەرێم یاخود هەر تێبینیەکی تر وەکوتم بە چەند شێوازێک لە ناو یاساکەیە ئاماژەی پێدراوە هەم لە قەرارەکەی دادگای فیدراڵی توێتی نابێت ببێتە ڕێگر لە بەردەم بەردەوامی موچە و هەم لە قانونی موازنە شاوەکوتم ئەگەر خلافێکی شەبێ پێویستە لە ماوەی مانگێکە لیژنەیەکی مشترێک ڕاستباردەی خۆی بقاتە بەردەم ینی لە حکوومەتی فیدراڵ و هەرێم نەک ڕاستەوە خۆ یەکلایەنانە وزارەتی دارایی ئەم بڕیارەبات باشە دکتۆر کەواتە بامۆ پێوەرانی کە بەڕێزت باسر کرد بە پێ و مادانە بڕیارەکە بڕارێکی نایاساییە پێ دوایە تەیفسامی ینی ئاگاداری یاسایانە نییە تۆ خۆت بینیوتە چەند جارێک بەڵێ خۆی کەسێکی پسپۆڕە و ئەزمونێکی زۆری هەیە لە وەزارەتی دارایی بەڵام پێم وانێت تەنها هەڵوێستی کەسی خۆی بێ بۆ یاڵە موقفەکە موقفێکی یاخڵین فاکتەرەکە زیاتر سیاسیە دیارە گەورەترێکە لە موقفی تەنها وەزارەتی دارایی و کەسی یەکەم لە وەزارەت کە وەزیری داراییە بۆیە تەنانەت گەردیقەت بین لە ناو نووسراوەکە ئاماژە درراوە بە بڕیارێکی دادگای فیدراڵی کە ژمارە 303 ئیتیحادی کە جۆرێک باڵین بە پاڵپشتیەکەوە وەزارەتی دارایی توی بە پاڵپشتی ئەو بڕیاری دادگای فیدراڵی ئەم موقفی وەرگرتووەکە من بە دووەداچوونم کرد ئەوە بڕیاری دادگانیە تەنها نووسراوێکە لە دادگاوە لە وەڵامێکی وەزارەتی دارایی یا هەندێک بڵین وەڵامی ڕوونکردنەوەی یاوە کە تەکیدی کردەوە لەسەر بڕیاری 224ەکەی خۆی کە تایبەتە بە پابەندەکانی با بڵین پابەندکردنی سەرۆکوەزیرانی عێراق بە زامنکردنی موچەی هەرێم وا لەگەڵیشا پابەندەکانی
موچەکانی سەر هەرێم لە زمنیشانە بابەتی بە بانکیکردن یاخود تەوتینکردنی موچە و هەروەها پابەندیانەی تر بەڵام کە ئەچینەوە سەر خودی بڕیارەکەی دادگای فدرالی و کوتم لە مادەی 6 بەتایبێت بازەواکە کە نابێ و پابەندیانەی سەر هەرێم ڕێگر بێ لە بەردەوامیدان بە دابشکردنی موچەواتە ئەمە هەموو هەوڵەکان لە کاتی خۆیان بۆ ئەوە بووکەوە موچە بەدەر بکرێت لە هەر ئیلتیزاماتێک لە هەر کێشەیەک لە نێوان و موچە مسۆگەر بکرێ و تەنانەت بەدەریش بکرێت لە ئینفاقی فعلی کە لە نووسراوەکەی وەزارەتی داراییە جارێککە چۆتۆ سەر دەستەواژە ئینفاقی فعلی کە خۆی بۆ خۆی مەدیسانەوە کوتم هەڵەیە لە بەرەوەی کە ئێمە نازانین جارێ ئینفاقەکە خۆی چەندێکە هەتاوەکو بزانین بە فعلی شەنێکی خەرج کردووە جا پشکی هەرێمی کوردستانیشی لە دەر بکرێت بۆیە سەر لەبەری ئەو نووسراوە کە کراوە هیچ بنەمایەکی یاسایی و ژمێریاری نیە. یەکێکتر لەو خاڵانی باسێکە مەسەلەی تەڵتین نەجارێکتر باسێکات و گوایرم تەڵتینی نەکردووە و بۆ ئەمە با بڵێن پاڵپەش بە بڕیاری دادگای فیدرالی بەڵام دادگای فیدرالی هەر خۆی ڕوونکردانی لەسەرم بابەتە مەسلەی تەڵتین ینی خۆی هەندێک گۆڕانکاری ئەنجام داوە کە پرۆسی ژماری منی جۆرێک ینی قەنعاتی بۆیە کە ئەمەش ئەگەڕێتەوە بەشێک لە تەڵتین. بەڵێ ڕاستە ئەمە لە کاتی خۆیان بابەتی تەڵتین کە یەکەم هەر وەکو پێداویستێکی سەردەمیانەیە کە چیتر مامەڵە بە کاش نەکرێ و کەمکردنەوەی بەکارهێنانی کاش لە مامەڵەکانە و بتوانرێ موچەخۆرانی هەرێمی شاوشێی موچەخۆرانی حکوومەتی فیدرال لە ڕێگەی ئەژماری بانکیەوە موچەکانیان وەربگرن و ئەم بابەتی بە بانکیکردنەیەکێک بوو لە مەرجەکانی دادگای فیدرالی کە پێویستە موچە بدرێ بە هەرێم بەڵام پێویستە موچەخۆران لە ڕێگەی ئەژماری بانکیەوە کە پێوترێت تەڵتین موچەکانیان وەربگرن و لە کاتی خۆشیە لە ناو بڕیارەکەی دادگای فیدرالیە بەسەریحی هاتبوو کەوا پێویستە بانکیکردنەکە لە بانکەکانی حکوومەتی ئیتیحادی بێ بەڵام دواتر لە دەرەنجامی ڕوونکردنەوەیەکی دادگای فیدرالی هەر خودی خۆی ڕێگەی یاوە بەوەی کەوا هەر بانکێک مۆڵەت پێدرابێ لە بانکی ناوەندی عێراقیەوە ئەتوانرێت ئەژماری بانکی تیا بکرێتەوە بۆ فەرمانبەران بەم پێش ئەوەی کە پێوترێ ئەژماری من لە هەرێمی کوردستان شەرعەتێکی وەرگر بە پێ ئەو لێکدانەوەی دادگای فیدرالی بێ بۆیە وە لە ڕووی کاتیشەوە یعنی باشم لە بیرە ساڵی پار لە سەرەتای دەرچوونی بڕیارەکەیە قەول بوو لە ماوەی 2 مانگە پرۆسەی بە بانکیکردنەکە هەمووی بڕوا بەڕێوە بەڵام لە بەرەوەی کەمە پرۆسەیەکە کاتی پێویستە بۆیە حکوومەتی فیدرال خۆشی ئامادەی دەربڕی کە یەکەم جاوتیان تا کۆتایی ساڵی 2024 بێ هەمووی تەواو کرێت دوایی لەو ڕێکەوتنی کە لەگەڵ هەرێما کرابوو لە سەرەتای ئەم ساڵە جارێکی کە کاتێکی زیاتر دراوە بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا ئەم بابەتە سەر پێ بخات و یەکلا بکرێتەوە یاخود بەردەوام بێت تا لە ڕووی کاتەوە بۆیە ئەگەر کەم تەرخەمیەک هەبێ ئەگەر ناتەواویەک هەبێ کە بۆ کورتێکی شەوێ لەو پرۆسەیە بەڕاستی بە پلەی یەکەم ئەیخێمە ئەستۆی حکوومەتی فیدرال لە بەرەوەی کە ئەوان خۆیان لەگەڵ دادگای فیدرالیە ئەو دەرفەتانیاوە بە هەرێمی کوردستانکەوە جۆرێک با بڵێن کاتێکی زیاتر بخایێنێ ئەم پرۆسەیە و ناکرێ ببێتە بەهانەیەک بۆ ئەوەی کەوە پرۆسەی دابشکردنی موچە ڕابگیرێت لە بەرەوەی کە بە بانکیکردن تەواو نەبوو بێ یاخود وەک پێویست وەکوی کە ئەوانەڵێن داوایان کردو بۆیە ئەمانە هەمووی پاساون ئەمانە هەمووی بیانون وەکوتم بەشێکی زۆری ئەم پاسا و بیانوانە بنەمایەکی یاسایی نییە دارایی نییە بۆیە ئەوەی کەوا هەیە زیاتر پاڵنەرێکی سیاسیە کەوای کردو وەزارەتی دارایی فیدرال هەڵوێستە بگرێەوە تەنها هەڵوێستەکە پێ ناچێت تەنها هەڵوێستی وەزارەتی دارایی بێ بەڵکو هەڵوێست ئێتوانین بڵێن حکوومەت و یاخۆ زۆرێک لەلایەنە سیاسیەکانی عێراقا و بە پێی تێگەیشتنیش منیش زۆرێک لەوانەیە کە لە بوارە بەدوادەچوونیان کردووە هەڵوێستەکە پەیوەندی هەیە بە ڕەتفعلی لایەنەکانی عێراق بەتایبەتی حکوومەتی عێراقی لەسەر گرێبەستەکانی نەوت و گازی هەرێمی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردووە لایەن حکوومەتی هەرێم لەگەڵ ئەمریکایە واژۆی کردووە بۆ پەرپێدانی کەڵگەی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە ئەمە زیاتر حکوومەتی فیدرال و لایەنە سیاسیەکان بە پێشێلکردنی مافی خۆیان ێزانن لەوەی کەوا بۆ بەشداریان پێ نەکراوە یاخود بە ئاگاداری و هاوبەشی ئەوان نەبووە ئەمە ئەتوانم بڵم ئەم هەڵوێستی کە هاتۆتە ئاراوە زیاتر پەیوەندی هەیە بەو بابەتەوە. باشە دکتۆر ینی ئەگەر بەرپرسانی بەغدا کێشەیەکیان هەیە بۆ نمونە کێشێکی سیاسیان هەیە هەڵوێستێکی سیاسی نوێنن زۆر کەس ئەمە دەڵێن ئەکرێ موچەخۆران هەرێمی کوردستان سزا بدەن یان ئێساوان کێشیان بوون لەگەڵ بەرپرسان هەرێمایە بەڵام موچەی خەڵکیان ڕاگرتووە بەداخەوە ئێمە نەک تەنها ئێمە وەکو کورد هەندێک لە لایەنەکانی شیاخۆ با بڵێن خەڵکانی دیار لە ناو کەسایەتی دیار لە ناو کادیمیست و خەڵکانی تر لە ناو با بڵێن لە عێراقا هەڵوێستن لەگەڵ خەڵکی کوردستانە کە ناکرێت
بابەتی موچە و قوتی هاوڵاتیان و موچە خۆران بەکاربێنێ وەکو وەرەقەیەکی سیاسی دژی نایەرەکانیان یاخود دژی ئەو لایەنانەیەکەوە ناکۆکییان هەیە و پێویستە موچە بەدەر بکرێ و ئەگەر هەر ڕەتفعلێک هەر ڕێکارێک هەر شتێکی کە هەیە لەم ناکۆکیە پێویستە موچە لە دەرەوەی ئەم معادلانە بێ و ڕێکاری تر بگیرێتە بەر ناکرێ بکرێتە هێزێکی با بڵێن کارتێکی فشار لەسەر هاوڵاتیان. بەڵام دوجار ئەگەر سیر بکەی بەداخەوە کوتم حکوومەتی فیدرال دەستی بردۆ بۆ ئەم دۆسەیە و ئەوێ لە ڕێگەی موچەوە هەرێمی کوردستان ناچار بەوە بکاتەوە ئەوەیەوە ئەوان ئەیانەوێ لەگەڵیانە گفتوگوی لەسەر بکرێت. بەڵام لەبەرەوەی کە ئەساسان بنەمای ئەم نووسراوە یاخود ئەم بڕیاری وەزارەتی دارایی و کوتم یاسایی نییە و دوورە لە هەر بنەمایەکی ژمێریاری کە ئاو هاتووە با بڵێن داهات و خەرجی هەرێمی کوردستانی کە ئێمە تەنها موچەما وەرگرتووە لە بودجەی 3 ساڵە جگە لە موچەی چکەما وەرنەگرتووە پشکە هەرێمەکە لە 12.67 ئێمە کەمتر لە 1970 وەرگرتووە پشکی خۆشمان وەرنەگرتووە نەخێر بە هیچ شێوەیەک چونکە ئێمە پشکی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 نزیکەی 16 تریلیۆن بووە و لە ساڵی 2024 نزیکەی 20 تریلیۆن دینار بووە. ئێمە تەنها موچەما وەرگرتووە لە هەردوو ساڵەکەیە و ئەم ساڵیش نزیکەی 3 تریلیۆن و 800 میلیارد دینار وەرگیراوە تەنها وەکوتم موچە بەڕێژەیەک لەسەر 12 خەرجەکانی ساڵی پار. بۆیە هەرێمی کوردستان بە کەمتر لە 1970 پشکەکەی خۆی وەرگرتووە. لەبەرەوە ئەم هەڵوێستەی وەزارەتی دارایی کوتم لەبەرەوەی کە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی داراییەوە هیچ بنەمایەکی نییە بۆیە توانین بڵێن موقفی هەرێمی کوردستان بەهێزترێکە لەمەیە و ڕێکاری کەمان وەرگرتوۆتە بەر و هەوڵێن بە پلەی یەکەم جار بەر لەوەیەکەوە لە ڕووی سکاڵای یاسایی و ئەنجامی هەبێت لە ڕووی گفتوگۆ و دانوستانەوە لەگەڵ لایەنەکانی ترە لەگەڵ ئەوانێکەوە هاوبەشەکانمانە لە حکوومەتی عێراق بتوانین چارەسەرێک بدۆزینەوانێ بۆ پرسی موچە چونکە تەنها پێیوەست نییە بە موچەی مانگی پێنجەوە بەڵکو هاتاوەکو کۆتایی ساڵ و نەک تەنها بۆ کۆتایی ساڵی 2025 ئەگەری هەیە بۆ ساڵی داهاتوش بودجە نەبێت لە عێراقا بۆیە پێویستە لە ئێستاوە ئەم پرسە یەکلایی بکرێتەوە جارێکی تر و بەدەر بکرێت لەو ناکۆکیانە. دکتۆر کۆبوونەوەی یاسای ئەنجومەنی وەزیرانە لە ئێستا کۆبوونەوەکە دەستی پێکردووە بە بڕوای تۆ لە کۆبوونەوەکەدا چ بڕیارێکە درێ باسی موچاکرێ لەم جۆرە کۆبوونەوەانە ئێمە چاوەڕانێواکەین کەوا بەپێی ئەو نامانەی یاخود ئەو داواکاریانەی کەوا فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق ئێمە لەگەڵ دەستپێکی ئەو کێشەیە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق کرا و داواکاریان پێشکەش کردو بە سەرۆکوەزیران لەسەر ئەم بابەتە و ئێمە شەرێک لە ئاستخۆمانەوە و پەرلەمانتاران هەوڵمانیاوە لە ڕێگەی هاوڕێکانمانەوە لە ڕێگەی ئەو کەناڵانی کەوا هەیە پەیوەندین لەگەڵ بڕیار بەدەستانی عێراق هەر کەس لە ئاستخۆمانەوە هەوڵمانیاوە. جگەلەوە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە ئێمە 4 وەزیری کوردمان هەیە بە ڕێزیان ئەو وەزیرانە کە با بڵێن دەنگی خەڵکی کوردستانن لەوێ هەوڵ بدرێت بە هەر هەموو ئەمانە ئەم بابەتە لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بخرێتە ڕوو و بتوانێت بە شێوەی لە شێوەکان دەرچەی بدۆزرێتەوە لانی کەم هەنگاوی یەکەم بتوانرێتکەوە موچە بۆ بنێردرێ بۆ ئەم مانگە چکە ئێمە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جژنی قوربانی پیرۆز دوای ئەوە وەکوتم بە پێی مادەی حوت یاخود بڕگەی حوت لە مادەی 13 لیژنەیەک پێ بگەێنرێ بۆی لە نێوان هەردوو لایە بزانێت دەستنیشانی کەم و کورتەکان بکرێت یا کێشەکان بخرێتە ڕووە چارەسەری بۆ دۆزرێتەوە. دکتۆر وەکو ئاماژەت پێکردیانی کێشەکە تەناموتی مانگی 5 نییە نەخێر ینی مانگی 5 ئەوە ڕەنگە پێش جەژن یا دوای جەژن دەرچێکی بۆ بدۆزرێتەوە بەس دۆزینەوەی ئەو دەرچانە ئەوەی کە بە سلفە بێت یان بە قەرز بیرێ بارێم ئەم ڕێگانە ڕێگەی یاسایی یان بۆ تێپەڕاندنی قەرز نابێت لەبەرەوەی کە بەڕوودی لە بڕیارەکەی دادگای فیدراالیە کە موچەی کردوتە پابندیەک لەسەر حکوومەتی فیدرال باسی لەوە کردووە کە نابێت تەمویلی موچە بە قەرز بێت لەبەرەوەی کە ئەمە مافە ئەمە استحقاقە ئەمە قەرز تۆ بۆ تێنەیەی واتە مافی بەرامبەرەکەت نییە بەڵام کە ئێمە باز لە موچاکەی موچە ئیستحقاقە مافێکی یاسایی و دەستوریە لەبەرەوە نابێ موچە بە قەرز بێ ئەکرێ بۆ پرسێکی تر بە بابەتێکی تر بۆ پرۆژێک بە قەرز پارە وەربگری بەڵام بۆ موچە نابێ بە قەرز بێ و دەبڕیای دادگای فیدراالیش لەمایانە ڕوونە و تەسەورەکەم لەبەرەوەی کە بڕیاری دادگای فیدراالی هەر خۆی جوابی وەزارەتی دارایی فیدراالی یاوە تۆتی بڕیاری دادگا ڕوونە پێویستی بە تەفسیر نییە مانایوە ئەم بڕیاری دادگا لێ پێشگەز نابێتەوە و هەر بێت جێبەجێ بکرێ بۆ یامێنێتەوە سەرەوەی کەوان لەسەر بابەتەکانی تر کە ئەو نیگەرانی حکوومەتی فیدرال لەسەر گرێبەستەکانی نەوت و گازی ئەم دوایانەیە حکوومەتی هەرێم
ڕەنگە پێویستی بەڕوونکردنەوەی زیاتر هەبێت لە تێگەشتنی زیاتر هەبێت لەسەر ئەم پرسا و ئەو مەخاوفانی ئەوان هەیەە یاخود ئەو بەرژەوەندیانەی کەوا حکوومەتی عێراقی هەیەی لەمە قسەی لەسەر بکرێت گفتوگۆی لە بار بکە ڕێکەوتنیشی لەسەر بکرێت و بابەتی داهاتە نانەوتیەکانیش کە ئەمە بەپێی مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی تەشریع کراوە زۆربەی کاتێمە کێشەمان لە بڕەکەیەتی ئەنا ڕێوەک و ڕێژە لە 150 وازەحە بەڵام بڕی ئەو داهاتانە هەمیشە وزارەتی دارایی فیدراڵ گلەی و گازندەی هەیە لەسەر ئەو بڕەپارەیە ئەڵێ زۆرترێکە لەوەی کەوا بۆ ئێمە نێرن و ئێوە پشکی کەمترە نێرن بۆ خەزانەی فیدراڵ پێویستە مەش ڕێکەوتنی لەسەر بکرێتەوە هەرچەنەوە کوتم بدایەتی ئەم ساڵ ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام ئەوە تا لای خۆیەوە وەزارەتی دارایی عێراق پابەت نەبووە بۆ ڕێکەوتنەوە لە هەمان کاتیشە بابەتی هەژماری من یاخود تەوتین یان هەر پرۆسەیەکی ترەکە ئامانجەکەی لێ بە بانکیکردنی موچە خۆرانە پێویستە ئەمەش دەسوبردی لێ بکرێت تەواو بکرێت بۆی ئەو بیانوانەی کە ئەو لە کتابەکەی لە نووسراوەکە ئاماژە بیانوانە نەهێڵین دیسان ئۆجاری چکە موچە بچێتەوە سەر ڕێچکەکەی خۆی و چارەسەر ببێت. دکتۆر ینی ئێستا خەڵکیش حەق خۆیەتی و پرسیارە بکە هەمومانی کە باس کران یعنی ڕێکەوتنی لەسەر کرا و بەغدا خۆی بە ڕێکەوتنەکە ڕازی بووە وەزیری دارایی خۆی ڕازی بووە ینی ئەو نووسراوە گومانێک دروست ناکات لای خەڵک ئیتر چی ڕێکەوتنیش بکرێ گەرێ دوای مانگێک دوای دوو مانگ هەر دوو مانگێک بڕ بکە و دوایەوە دیسانەوە تێک بچێتەوە خۆی جنابیش ئاماژت پێیا لە سەرەتاوە پرسی کێشەدارایەکانی نێوان هەرێم و باغدا پرسێکی کۆنا نوێ نییە ئەڵم خولێر ئێمە پەرلەمانە زۆر هەوڵمانە لانی کەم موچە بەدەر بکەین و هەوڵەکانشمانەوە بوو هەم لە تەشریعکردنی قانونی موازنەی 3 ساڵە هەم دواتریش لە دەرچوونی بڕیای دادگای فدراڵی دوایش بربەستێک هەبوو لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پێویستی بە هەموارکردنەوەی قانونی موازنە بوو ئەو مادەی 12مان لە قانونی موازنە هەموار کردەوە لە سەرەتای مانگی دوی ئەم ساڵە بۆ ئەوەی کەوا ئەو بیانوەی بەغاش ببڕین کەوا بڵێ هەرێم بەشدار نییە لە داهاتە نەوتەکانە و ئێمە تەنها لە نەوتی بەسرا موچە ئەنێرین بۆ هەرێم ئەوە تا لە دوای هەموارکردنەوەی یاسای موازنەش هێشتا حکوومەتی فدراڵ لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی هەرێما ڕێ نەکەوتووە لەسەر ئەوەی کەوا ئەو شایستانی کە مافی ئەو کۆمپانیانەیە دەستەبەری کا و گرنگتێکیان پێبا بۆی کەوا نەوتە ناردە بکرێتەوە بۆیە ئەمانە توانین بڵێن هەندێک کێشەی تەکنیکی هەیە لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوریەوە هیچ کێشەیەکمان نییە تقریبان تەرتیب بووە ئەوە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی کردداریەوە لە ڕووی ئیداریەوانێ پێویستی بە هەنگاوی جددیترە بەڕاستی هەم وەکوتم لەسەر داهاتە نانەوتیەکان پێداچوونەوە بکرێ و گلو گازندانێکەوە هەیە چارەسەر بکرێ و هەم دەست بکرێتەوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەویان بەرپرسیارەتی وەزارەتی نەوتی فیدراڵە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە بۆ ئەوەی کەوان نەوت هەناردە بکرێتەوەوانێ و داهاتی نەوت بچێت خەزینەی حکوومەتی فیدراڵیەوە ڕێگرە لەوە دکتۆر لە ماوەی ڕابردووە چەند جارێک کۆبوونەوە کراوە لە نێوان وەزارەتی نەوت و لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان لەسەر ئەوەی کەوا کۆمپانیا نەوتیەکان داوای گرنگتێکی زیاتریان کردووە بۆ وەرگرتنی شایستە دارایەکانیان لە کاتی هەناردەکردنی نەوتە بۆیە ڕێنەکەوتون لەسەر ئەو بابەتە جگەلەوەی کەوا ئێمە بەپێی هەموارەکە 6 ڕۆژ دیاری کرابوو کەوە لە ماوەی 6 ڕۆژە لە هەمواری یاساکەوە پێویستە کۆمپانیایەکی پسپۆر بێ خەمڵاندن بکات بۆ تێچووی کێلگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و پێداچوونەوە بکرێت بۆ 16 دۆلارەکەەوە کوبا بڵێن سلفە ئەدرێ یاخود پێشینەیە گەدرێت و دواتر پاکتاو بکرێت بەڵام هێشتا هەرێم و بەغدا ڕێنەکەوتون لەسەرەوەی کەواچ کۆمپانیایەک بێ ئەو کارە بە ئەنجام بگەێنێ وەکو تشکات شتێ ئەپەڕێ لە بەرەوەی کە ئێمە ئەمەی کە هەیە باز لە قانونی بودجەی 3 ساڵاکەین کە ئەمە سێهەم ساڵێتی و تقریبا 5 مانگی تەواو بووە ئەوەی کە ماوە لە ساڵەکە 7 مانگە یعنی کاتێ ئەپەڕێ و قانونی موازنەکەش کۆتاییەت و ئەگەر قانونی موازنەی ساڵی داهاتوش نەبێ اعتماد دەکرێتە سەر بودجەی 3 ساڵە یاخود ئەمەی کەوا ئەم ساڵ خەرجەکرێت ئەبێتە بنەمایەک بە ڕێژێک لەسەر 12 بۆ ساڵی داهاتوو بۆیە ئەمانە بێ بەڕاستی ئیشی لەسەر بکرێ و زیاتر ئەمە پەیوەندی هەیە بە هەردوو حکوومەتی هەرێم و فیدراڵ و بەتایبەتی هەردوو وەزارەتی دارایی پەیوەندیدار بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی نوێ بکرێتەوە لەسەر ئەم پرسانە و بەتایبەتی و بابەتی گرێبەستەکانی کوتمە هەرێمیش لەم ئەخیرەوە پێویستە بەپێی دەستور مامەڵی لەگەڵا بکرێت لە ماوەی ڕابردووە چەند جارێکیش بنیومانە حکوومەتی فیدراڵ کە خۆی تاگلایانە و بەرهێنانی کردووە لە کێڵگەکانی ژێر دەسەڵاتی خۆی هەندێکیشان لەو ناوچانن کەەوە ناوچە جێناکۆکان نێوان هەرێم و بەغدا بەبێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم بەڵام لەم بارودۆخەیان کێڵگانێکەوە هەیە بە تەواوی لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم لەگەڵەوەش ئەوان گلەییان هەیە بۆ ئێمە پێویستە ئەمە لە چوارچەوەی دەستورە چارەسەر بکرێت هەر ئەگەر دیقەت بی بابەتی دەرکردنی یاسای نەوت و گازی فیدراڵی کە ئێمە بووە لە ساڵی 2007ەوە ئەم
یاسایە دەربکرایە یعنی خۆی لە نووسینەوەی دەستورە لە سای 2005 جوانێک کە دەنگی لەسەردراوە وتراوە تا 2 ساڵی ترواتە تا سای 2007 ئەبێ قانونی نەوتوگازی فیدراڵی دەربکرێ. عێراق ئەم قانونی دەرنەکرۆ تا ئێستاش ئەمە 18 ساڵە وەگەر سی دەستور بکەین یاخود یەکەم خولی پەرلەمان 20 ساڵە بەسەرەتی پەڕێوێش ئەم یاسایە دەرنەکراوە. ئەمە ئەساسێکە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو ناکۆکیانەی هەیە نەک تەنها لەگەڵ هەرێم و بەغدایە بەڵکو لەگەڵ پارێزگاکانیشە کە بەرەمهێنی نەوت و گاز لە کاتێکە بابەتی دەرکردنی یاسای نەوت و گازی فیدراڵی تەنانە دروستکردنی مەجلیسی ئیتیحاد ئەمانە بەشێکن لە کارنامەی لایەنە سیاسیەکان وەرەقە سیاسیەکەی کە لەسەری ڕێکەوتون بۆ پێکەنانی حکوومەتەکەی بەڕێز سوودانی بەڵێن لایەنەکان کوردیش یەکێک بۆ لە مەطلبەکانی ئەمریکی لە داواکاریەکان بۆ زۆری تریش لە بابەتەکان بەڵام بەداخەوە لە ناو کارنامەکەی حکوومەتە ئەمانە بوونی هەیە بەڵام جێبەجێ نەکراوە بە تایبەتی قانونی نەوت و گاز چەند جارێک مسودەکەی ئامادەکرا بەڵام لایەنەکان ڕێنەکەوتن لەسەرەوەیکەوە بۆ خولی پێم وانە تازە لەبێت کە کات نەماوە لە بەردەم ئەم خولی پەرلەمانە لە دوای تەوابوونی پشووی پەرلەمانیش ڕەنگە چەند جەلسەیەکی کەم بکرێت بەرە ئەو بڕایتر کارەکانی پەرلەمان ڕابگیرێت و ئامادەکاری بکرێت بۆ هەڵبژاردننی نوێ بۆیە بەڕای من چارەسەری کۆتایی بۆ ئەم پرسە دەرکردنی قانون نەوت و گازە. هەرێمی کوردستان تەمان لە کاتی خۆیان ئەو یاسایی دەرکردووە بەڵام ئەو بوو بەداخەوە دادگای فیدراڵی عێراق ئەم یاسایی هەرێمی کوردستانی هەڵوەشانەوانە و جگە لەوەش لە ڕێگەی ئەو سکاڵایی کە حکوومەتی فیدراڵ کردبووی لە دادگای ناوبژوانی پاریس ڕێگەگیرە لە نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهانی شۆهاناردە بکرێ واتە ئەگەر سیر بکەین ئەمە نەبێتە دیفاعکردنێک لە حکوومەتی هەرێم بەڵام ئەگەر سیر بکەین لە ڕووی یاسایەکەوە لە ڕووی کردارێکەوە ئەوەی کە ڕێگر بووە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بە بۆری و بە شێوەیەکی فەرمی حکوومەتی فیدراڵ خۆی دەسی هەبووە لەوەیە وە لە ئێستاشا گلەیەکان کە لەسەر ئەم پرسەیە لە دوای هەموارکردنەوەی یاسای موازنە خۆیەتی ڕێناکەوی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە بۆیە بەداخەوە ئەڵێم ئەوە لەگەڵەوەی سیستمی فەرمانڕەوایی لە عێراق سیستمێکی فیدراڵیە و لەگەڵەوە شاکە کورد شەریکێکی سەرەکی و ئەساسیە لە ڕوخانی ڕژێم و پێکەنانی ئەم سیستمە نوێیە بەڵام هێشتا بەداخەوە هێشتا خەڵکانێکن لە عێراقا بڕوایان بە مەرکەزی هەیە بڕوایان بە حکمی یەکدەسەڵات هەیە بۆیە کە هەرێمی کوردستان یا پارێزگاکان ئەیانەوێت جۆرێک لە جۆرەکان چالاکیەکیان هەبێت لە چوارچێوەی فیدراڵیە ئەبینی ڕوبەڕووی دیژایەتیکردن بێت. دکتۆر پێشتر منەت لەم بەرنامەیە زۆر لەگەڵ بەرپرسەکانی دیکەش کە سەمان دەکرد هەمیشە 180 خەتاکیان نەخسە سەر هەرێمی کوردستان بەڵام ئێستا لە دوای ئەم بڕیارەی وەزارەتی دارایەوە زۆرێک لە ڕوانینەکان گۆڕاون ئایا تێنەگەیشتن بۆ لە عێراق یان ئەم بڕیارە ڕوانینی بەرپرسەکانی گۆڕیەوە ئێستانی جۆرێک ڕوانینێکی تر دەڕوان نە بەغدا هەستەکەن ئەم جارە بەغدا بیت بیانوویەکی قانونی ینی پرسێکی سیاسی و غەدر لە هەرێم دەکات ئەوڵی ئەم جارە بەڵێ جارە خۆی بەداخەوە کوتم ئەم پرسە نوێ نییە لە ماوەی ڕابردووە بەردەوام هەڵبەز و دابەز هەبووە لەم پەیوەندیەیە جارێک خەتای ئێمە دو جار خەتای ئەوان بەردەوام ئەم کێشانە خۆ لە بەردەمەکانی پێشتر ئادوت هەرێم بەشێک پابەن نابێ و بەغدا بەشێک بەڵێ ئەمە هەر هەیە ڕەنگە ئەگەشتگەڕێتەوە بۆ ئەوەیەکەوە ینی مۆدلی فیدراڵی لە عێراقا سیستمی فیدراڵی نوێ بێ یا ئاشنا نەبوو بین ئێمە باش ریتی نەگەیشت بێتین ئێستاشی لەسەر بێ وەکوتم ئرثی حکوومەتی شمولی و مرکزی هێشتا بەسەر بیرکردنەوەی زۆرێک لە بڕای بەدەستانی عێراقا ماوە بووە ینی بەلایەوە قورسە کە هەرێمێک یاخود پارێزگاکان لای خۆیانەوە بڕیار بەدەست بن لە چارەنووسی یاخود لەوە بەرهێنا لەو سەرۆت سامانەیەکەوە هەیەە بۆیە ئەمە پێویستی بەکاتی زیاتر هەیە بەڵام لەم پرسەیە بەتایبەتی ئەم جارە بەڕاستی وەکوتم خەتاکە دەتوانانی بڵین لە هەرێمەوە نییە لەوەی کە پەیوەندی هەبێ بە بووجەوە بەڵام بابەتەکانی تر ڕەنگە هێشتا هەر خلافات هەر هەبێ کەم تا زۆر با بڵین بە پرسیارەتەکە لەسەر هەردوو لایە بەڵام دوجار یەک شت هەیە کورد پێکهاتەیەکی سەرەکی ئەم دەوڵەتەیە و هەمومان پێکەوە دەستورمان داڕشتووە بە ڕەزامەندی پێکهاتەکان ڕێکەوتوین لەسەرێکەوە سیستمی حکومڕانی لە وڵاتەیە فیدراڵی بێ و مادەی 170 دانی ناوە لە دەستورە بەوەیکەوە هەرێم قوارەیەکی دامپێدانراوی دەستوریە خاوەندە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی خۆیە
جگەلەوە بەشێکی زۆر لە مادەکانی ناو دەستور ئەو حەقیاوە بە هەرێمی کوردستان ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکە مادەکانی کە پێویستن بە سامانی نەوت و گازەوانێ باز لەواکە کە ئیدارەدانی ئەو سامانە ئەبێ بە هاوبەشی بێ لە نێوان هەرێمەکان و محافەزەکان و هەروە حکوومەتی فیدراڵ لەبەر ئەوە ئەمانە هەمومان لەسەری ڕێکەوتوین ناکرێت دوجار بە بەرژۆندی خۆمان هەر لایەکمان بینین تەویلی دەستور بکەین یان پێشێلی ئەم دەستورە بکەین بۆیە گەڕانەوە بۆ دەستورکردنی بە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان و دەرکردنی یاسا بۆ ئەو مادە دەستوریانە چکە زۆرێکن لە مادەکانی دەستوری هێشتا یاسای بۆ دەرنەکراوە لەوانەوە کوتم یاسای نەوت و گاز کا بواە بە پێی مادەی 112 دەستور یاسای بۆ دەرکرا بەڵام یاسای بۆ دەرنەکراوە هەندێکشمان لە مادە هەیە یاسای بۆ دەرکرا بەڵام کارانیە بۆ نمونە هەڵەنە مادەی 106 دەستورە کە بەپێی ئەو مادەیە هەیئەی مراقبەی وارداتی اتحادی تشکیل کراوە لە ساڵی 2007 و ئەم هەیئە دامەزراوە کە چاودێری دابەشکردنی داهاتە فیدراڵیەکان بکە بەسەر پارێزگاکان و هەرێمە بە پێی پێوەری دانیشتوان و چەند پێوەرێکی کە دادپەرواری بەدیبێرە بەڵام لەوەتی ئەم مؤسسەی دامەزراوە هێشتا وەک پێویست نەیتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەو غەدرانەی کە لە پارێزگاکان یاخود لە هەرێمە کرێت لەسەر دابشکین داهاتە فیدراڵیەکان ئەم مؤسسەی نەیتوانیوە ڕێگری لێ بکات بۆیە گەڕانەوە بۆ دەستور و یاساکان پێویستە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغ. باشە دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری دارایی هەرێمی کوردستان دەڵێ مار چاوەڕێی بەغدان ناکەین خۆ گریمانم ڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بڕێ لەبارەی موچۆ نەدرا کەوتە دوای جەژن کێشەکە بۆ 8 مانگە ینی درێژەی کێشە خەڵک هەر دەبێ بڵێ ئەوە بەغدانەی نردوو هەرێم بڵێ ئەوە بەغدانەی ناتایمەدا بەشی بکەین وەزیر دەڵە چاوەڕێی بەغدان ناکەین پێ وایە هەرێمی کوردستان پرسیاریان سیاسیە ناوەکو پسپۆڕێکی ئەم بوارە هەرێم دەتوانێت خۆی بژێنێ لە ڕاستیان نازانم لەسەر بنەمای چی با بڵێن ینی هەڵوێستێکی وایی هەبێت چکە بەردەوام هەرێمی کوردستان پێمان خۆشە بتوانێت حکوومەتی هەرێم بتوانێت پشت بەخۆی ببەستێ بەڵام لێرانەیە دوو خاڵ هەیە یەکەم لە ساڵانەی کە 2014 کە پشکی هەرێمی کوردستان بردراوە هەتاوەکو بودجەی 3 ساڵە کە جارێکی کە بەتایبەتی لە دوای دەرچوونی برای دادگای فیدراڵی کە موچە لە بەغداوە هاتووە مایۆ چەند ساڵەیە داهاتەکانی هەرێمی کوردستان بە شێوەی نەکردووە موچە بە کاملی بدرێ بۆیە پاشەکەوتی موچە و لێبڕین و پێنەدان دروست بووە لە هەرێمی کوردستانەوە تا داهاتەکە بە شێوەی نەکردووە ئەگەرچی ئەو لەو ساڵانە یاسا عێرینەوتی خاو زۆر کەم بووە و شەڕی دژی داعش و کۆمەڵێک التیزاماتی سەر هەرێمی کوردستان ڕێگر بۆ لەوەیەوە حکومە داهاتەکانی بە کاملی دەستکەوێ بەڵام خاڵێکی کەشەی لێرانە ئێمە صاحب حەقین لە عێراقا ینی من بۆچی دەستبەرداری ئەو حەقەی خۆم بم زۆر جارەوە بوترێ کە لە بەغام وچە نانێرێ حەقمان پێشێ لەکرێ بۆ نایەنەوە ئێمە تۆ وایە با بڵین سوپایەکی داگیر کرد یا دوژمنێک هاتبێتە سەر ماڵەکە و تۆ تەسلیمە بی دیابێ بەردەوامی لە ماڵەکەی بۆ چۆڵکەی نابێت کەواتە تۆ خاوەن حەقی ئێمە ئەو عێراق نوێی کە دامەزراوە بە خوێنی میلەتی کورد و گەلانی عێراق پێکەهێرا بە تایبەتی کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە قوربانیدان و خەباتکردن بۆ هێنانەدی بابنی عێراقیەکی ئازاد دیموکراسی فیدراڵی بۆیە ناکرێت دەستبەرداری ئەو مافە بم بەڕەنگە خەڵکانێکە بن ئەمڕۆ هێشتا لە ئیدارەی ئەو دەوڵەتەیە بە تەواوی دان بە مافەکانی منانەنێ یاخود بە شێک لە شێوەکان با بڵێن مافی خەڵکی کوردستان بخوا بەڵام خۆ ناکرێت گۆڕپانەکەی بۆ چۆڵکەیت تۆ بێ دەنگی لێ بکەیت و بڵێ تەواوەکەواتە بگەڕێمەوە من مافێکی دەستوریم هەیە لە وڵاتە مافی خۆمە شێماندنی خێر نییە پێمان نەخەوەکوتمەمە ماف و استحقاقی خەڵکی کوردستانە لە بەرەوە بەعکسەوە بە پێچوانەوە منەڵم ئەوە ئەمە ئەو نەیترە بێ مصربین لەسەرەوەیکەوە پێداگیریکی زیاتر بکەین لەسەرەوەیکەوە ئەوەی حەقەکەی بردوین حەقەکەمان بگێڕینەوەن نەک تەنها موچە بەڵکو ئێمە تەواوی شایستەکانی ترمان مافی خۆمانە بەداخەوە ئێستا بڵین لەبەرەوەیکە ئەپرسی موچە لە هەمووی گرنگترێکە بەڵام تەنها ئێمە موچەمان نییە کابێ لە عێراقاوەری بگرین بەپێی دەستور بەڵکو کۆمەڵێک مافی ترمان هەیە لە ڕووی داراییەوە لە ڕووی با بڵێن مافی تری سیاسیەوە ئابوووریەوە هەموو ئەم مافانەی ترمان پێویستە ئێمە هەوڵی بۆ بین شەڕی بۆ بکەین تاوەکو تەواوی شایستەکانی خۆمان وەرەگرین. دەست خۆش بێ دکتۆر پرسیار هاتووە بووم ینی یەکێک لەو پرسیارانی کە گرنگە لە بەروی پەیوەندی بە ژیانی زۆرێک لە خەڵکەوە فەرمانبەرانی گرێبەست نوێنەرەکەیان ئەڵێ پرسیار لە دکتۆر نەرمین کە کێشەکەمان لە بەغدا ڕاگیراوە و دەتوانێت چیمان بۆ بکە لەسەرم پرسە. ڕازگۆ لەگەڵتانە بەڕێزان ئەم بابەتە پەیوەندی هەیە بە یاسای بودجەوە. یاسای بودجە تەبەن من نەزانم بۆچی حکوومەتی فیدراڵ تا ئێستا نەیناردووە. دۆخێکی دارایی خراپ هەیە لە عێراقا
تەنانەت مانگی ڕابردوو حکوومەتی فیدرال بارمتەی باجەکانیشی بەکارهێنا بۆ دابشکردنی موچەمەوە نییە من وا بڵم خۆی بە نووسراو دەری کردووە کەەوە ئەمانەتی زەڕێبی بەکاربێنێ بۆ دابشکردنی موچەی مانگی نیسان و مانگەکانی دواتر. واتە کێشەی سیولە هەیە، کێشەی کەمی پارە هەیە، کورتێنانێکی گەورە چاڕوانەکرێت لە بودجە لە بەرەوەی کە سعری نەوتی خاڵە بازارەکانی جیهان هاتۆتە خوارەوە. بەپێی ئەو بارودۆخەیانەوە تا یاسای بودجە نایەتە پەرلەمان هەر بە ڕێژێک لەسەر 12 ساڵی پار خەرجەکان ئیدامە ئەیە یان ئەگەر بیشینێرێ بە قەبارەی بودجەی ساڵی پار نابێەوە ئەگەر بیشینێرێک بەو قەبارە گەورەیەش فریان ناکەوێت خەرجی کا چونکە تایەتە پەرلەمان و لە مانگی حوتە دوای جەژن کۆبنەوە کرێ و پەسەند دەکرێت چەند مانگێکی کەم ئەمێنێتەوە لە ساڵەکە تاوەکو بودجەکەی تیا جێبەجێ بکرێت. جگەلەوە بابەتی موچە قەبارەکەی زۆ گەورەی لە ناو بودجەیە نزیکەی 90 تریلیۆن دینار ئەڕوا تەنها بۆ مەعاش لە ناو ئەم بودجەیە نزیکەی 8 تریلیۆنە مانگانە کە ئەڕوات بۆ موچە. بۆیە پێم وانییە حکوومەتی فیدرال لەم ساڵە یا لاانێ ئەوکوتم یاسای بودجەیان نەبێ یاگەر هەبیش بێ پێم وانییە تەسبیت بکە بۆ گرێبەستەکان نەک تەنهاوانی هەرێمی کوردستان تەنها گرێبەستەکانیش کە لە حکوومەتی فیدرال کارەکەن و مافی خوانە بە پێی یاسا ببنە هەمیشەیی بەڵام پێم وانییە بتوانێت پارە تەخسیسات هەبێ بۆ ئەوانە تەنانەتەوەی کێک بوو لە بابەتانی کە لەگەڵ وەرزیری دارایی هەفتەی ڕابردوو کە قسەم لەسەر کرد پێ ناچێت بۆ ئەم ساڵ هەبێ. ئەمەی دەکەین کەوا بۆ ساڵی داهاتوو هیواکردن نییە چونکە لە بەرامبەرە تۆ بێحسابی وەش بکەی کە ڕەنگە بە سەدان هزار کەس هەبێ گەنج هەبێ هەلی کاریشی دەست نەکەوت پێ لە حکوومەتە یعنی ئەگەر بەگرێبەستیش بێ باشتر لەوەی کەوا بێکار بێ بەڵام ڕەنگە بارودۆخە دارایەکەی عێراق ڕێگەنەیە من بۆی ئەماڵم نامەوێت پێتان بڵێم ئەوە ئەکرێت و چاوەڕێ من نامەوێت کەس لە چاوەڕوانیا بێڵمەوە بەڵام ئەوەی کە من ئاماژەکان کە سەیری یەکەم پێ ناچێت لە ئێستا بارودۆخی دارایی عێراق ڕێگە با بەوەی کەەوە نە دامەزراندنی نوێ هەبێت نە بتوانرێت گرێبەستەکان بکرێتە هەمیشە ئێمە منێتەوە سەرەوەی کەەوە بۆ ساڵی 2026 ئەگەر بودجە هەبوو یان بۆ ساڵی 2027 ئەو کاتە گرێبەستەکان بکرێنە هەمیشەی. زۆر بەڕێز دکتۆر نەرمین معروف ئەندام ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دڵنیام نوێنەران ئێستا بەرچاوڕوونێکی باشیان هەیە لەبارەی کێشە دارایەکانی هەرێم و بەختە پێی وای چارەسەر سپاس دەکەم دکتۆر. خۆشەویستان بە یارمەتیاوکارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەین و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.